راهب قشو ميجوناس فلسفزان أزمانزان بسدما بيرو باورن خوين آزادو مروف دوست گیان خوات کتا قربانیو ادهید سیداردان ادای شیر دناوا مالباتک باوردار به اول مسیحی لسالا 1867 لدورا شقلاوه چاوین خواه گش کرنه بجیانه بنمالی ادای شیر نصراوه بشیر کش لبنمالشی ایمانداری بو سكبابي قشبوه لا قشش طبعا بياوي آيني دائما لدو إيمان داري وكاري باش دقر خلقي شقلاوة بوينا هرلا سرتاوة خانواده شي إيمان دارو باورداري أو ناوچه بوينا لباري روشنبير بونيش دا يعني روشنبير بونو دوري گرنجيان هبو باب ادای شیر یعقوب دایکاوی باربارا جینگه کا ساخلمو آینی و زانستی بو زاروکن خوا ات آفرینه کاریگر بون لبروی باوچی مطران ادای شیر بخوشی قشوه قشا یعقوب شیر لشقلاوه بتبعتی حالش قشا جيگا و پیگایشی تایبتی هی لناو خلق بو زیاتر اوان لناو كوملقا يعني ديار ببونو دوريان هبو قشا درس من ذلك عندك فيري زماني فيري مبادئ ديانتي ذكر زماني كلداني وسرياني طبعا اوانا كمندال لو كشو هوايه قوربي طبعا فيري ايمان داري واشتباش وروحانيه هشتاجيه ادای شیر 12 سال بون دما دایکاوی چیتا بر دلوانیا خوده او ایکه کارتی کرنک زور لدرونوی کریه لدزداني دايشي طبعا تأثيري اللي كديه بس واللي كديه كتعويزي او دايكبكا بزيرشي حتى يعني لسر برادركاني لقطاب خانه سركوتو بيانا قوت سليوي اسمر دیارە دەموسا و ڕەنجی ئەوەی بوو ئەسمەرانی بووە بەڵام لاوێکی زۆر بەهرەمەند و زیرەک و بەڕغبەت بوو لە بۆ یعنی ڕۆشنبیربوون لە شەقلاوە لە دەست باوکی لە ساڵا 1970 ئەدای شێر ئەتهێت قبولکردن لە پەیمانگەها ماری و حەنا ئەلحەبیب لە باژێرێ مووسڵ لوێرە فێری ئەزمانێ عەرەبی و فارسی و تورکی دەبە نێردراوی قداسەتی بابا وەختی خۆی کە هات بووە شەقلاوە مۆنسنیۆر لیۆ ئەم گەنجە بە بەهرەیە و بە ئەوە ئەبینێ داوا دەکا کە لەگەڵ خۆی بباتە مووسڵ لە مووسڵ تازە 2 ساڵ دەبی پەیمانگای قەشایەتی کرایەتەوە بە ناوی مەعهەد مەری و حەنا ئەلحەبیب وەرجیرە ساری 1970 لە پەیمانگەی قەشایەتی دوا کەوتوو بوو لە خوێندن لەبەر ئەو ئیشە خۆی ماندی کرد زیاتر ماندی کرد توانی بەسەرکەوی لەسەر برادەرەکانی خۆش فێرە زمانی تورکی و ئینگلیزی و ئەڵمانی و فەڕەنسی و لاتینی و عەبری یعنی فێرە زۆر زمان بوو ئەدای شێر قوتابیەکێ زیرەک و ژێهاتی بوو دناوا هەموو هەواڵێن خوادایە دیار بوو دیفدا فێری ئەزمانێ فارسی و لاتینیژی دەبە زۆر بباشی قسان پێدەکەن بنەماڵەوە ئەوان زیرەک بوون بەس بەخۆی ئەو خۆشی زەنامت گوت کە دایکی لە دەستدا و چووە پەیمانگەی قەشایەتی زۆر بەتوانا بوون یعنی مامۆستایەکانیان بە خۆیان دەرسەکانیان ئەو توانی لەو مەرحەلێ زۆر بە جوانی بەسەرکەوی و بە پێشکەوی کەلتوری پێکەوە ژیان کەلتورەشی مرۆڤایەتیە ئینسانێک کە لە پلە و پایەی بیرمەندی بەرەو پێش چوو مرۆڤ دۆسترە بیتن حەزەکا کەلتوری پێکەوە ژیان بەهێزتر بیتن هەتاوەکو لەگەر قۆناغەکانی تەتەوڕی تاریخی بەڕێوە بچین ئێمەش دەستە پەیمانگا لەوێش زۆر ینی زیرەک دەبێ بە بەهرە دەبێ
هەوڵی داوە گرنگی بە مێژوو بدە، مێژوو نووس و مێژوو ناس بووە. حەزی دەکرد زۆر گرنگی بە ناوی کەلدان بوو، بە ئیمپراتۆریەی کەلدان لەسەر ئەو مێژووە یعنی کار بکە و بنووسی. پڕانیا ژیانە خۆ لە گەنجاتیێ و حتا دووماهیکێ مژیلی خوێندن و لێکۆڵینان بوو لەوڕا ئەدبیتە خوادی مێشکە کارا و چالاک. مەتران ئەدای شێر کەلتوری ئەو شارەیە، کەلتورەی مێژوویە کام هەموو شانازی پێوەکەین، چونکە ڕەوڕەوەی تەتەوڕی تاریخی و بەرەو پێشچوون پەیوەستە بەو زۆرە کەسایەتیانە. مەتران ئەدای شێر هەر یعنی کەسێک کە لەم قوتابخانەیەدا بخێنی فێری هەموو شتێک دەبی ببیت، یعنی بە 12 عەلم دەناسرێتەوە ئەو کەسێک کە لە پایمانگای قەشایەتی بخێنی، لە هەموو بارێکەوە دەبی خوێندنەوە و زانست و ڕۆشنبیر وەربگریتن. بۆیە مەتران ئەدای شێریش یەکێک بوو لەو کەسانێکەوە زۆر پەرۆش بوون بۆ زانین و بۆ خزمەتکردنی گەلی و بۆ خزمەتکردنی نیشتیمان. ئەو وەختی دەیکەنە قەشە کە دەیکەنە قەشە بەرپرسیارەتی زیاتر دەبی، چونکە ڕۆلی وا دەبی بجێڕێ کە خزمەتی خەڵکەکەی بکە. ئەودا دەمەزرێ لە بۆ جەیەک کە خەڵکی زۆری تێدایە دەبی زۆر چالاک و ئازابی. پشتی بورینە 9 ساڵان لە پەیمانگەهێ دژیێ 22 ساڵیدا لە ساڵا 1989 ئەدای شێر ئەدبیتە قەشە دیڤدا ڤەدگەڕێت بۆ دەڤەرە شەقڵاوە. ئەوە کەسایەتێکی زۆر گەورە و مەزنە، ڕۆلەشی مێژوویی هەبووە لە کەلتوری پێکەوە ژیان، لە کەلتوری ژیان دۆستی، لە کەلتوری پەروەردەکردنی ئەجیال نەوەکان. خەڵک بەس کەنیسە هەبووە فێری زمان و ئاین و فێری ڕەوشت و ڕەوشبەرزی و شتی باش. ئەو زۆر چالاک بۆ توانی لەگەر گەنجەکان و مناڵەکان فێری شتی باشیان بکە، فێری زمانیان بکە. بەتاکید ئاواتخواز بوو کە زمانی زۆر و زۆر بزانین. هەرکە دەبتە قەشە ساڵی 1989 سەرەتا لە کەرکووک دادەمەزرێ، هەر بە ئاسانی فێری زمانی تورکمانی دەبێتن لەوێ. کەسێکی مێژوو نووس و مێژوو ناسیش دەبی زمانی زۆر و زۆر بزانێت تاکو و سەرچاوەکان بەدی بکاتن و هەموو ئەو زانستانە هەیە لە سەرچاوەکان، بۆیە بەهرەمەند بوو کە بۆ زمان فێر بوون. پشتی تێپەڕبوونا دەمەکێ لەسەر قەشاتیا ئەدای شێر ئەتهێ داخوازکردن ئشلای مەزنێ کەنیسا کەرکووکێڤە داکو گەنج و لاوێنوان فێری ڕۆشنبیری و ئەزمانی عیبری و فەرەنسی و عەرەبی و تورکی بکەت. دواتر زمانی فارسی فێر بوو بۆ بە زمانی ئیتالیش فێر ببوو لەبەرەوەی چەند گەشت و چەند سەفەری ئیتالیاشی کردبوو ئەو وەختی. دەیزانی قەشەیەکی چالاکە فێری منداڵەکانی وێ فێری زمان و ئەدەب و ڕۆشنبیر و ئاینی دەکا بە جوانی بە زۆر بەڕێکی، چونکە ئەو ئینسانشی زۆر ڕۆشنبیر بوو، زمانیشی دەزانی، شارەزاز بوو لە ڕووی ئاینیەوە. فترەی ماوەچی کە لە هەر جێگەیەکی بووە ئەو کەلتور مێژووی نووسیتەوە کە ئینتیماشی لۆ ئەو شارەی هەبووە، لۆ کوردستانی هەبووە. زیاتر بابەتەکانی دەربارەی پێکەوە ژیان، دەربارەی ژیان دۆستی، دەربارەی معریفە، دەربارەی عرفانی. ئەدای شێر هەموو پێکۆڵک دکرد ji bo drûstkirina keşê pêkvejiyanê û birayetiyê di navbera ayîn û ol û neteweyên cuda li Kurdistanê. پێشان فەرقەی نەبوو، یعنی بینی ئەدیانەکان حتا دووش لە منتیقە بوو. ئەدای شێر کە ئینسانێکی چالاک بوو، ڕۆشنبیر بوو، زمانزان بوو، دەوری زۆر زۆر باش بووە، چونکە حتا فێرە زمانی کوردیش بە زۆر بە جوانی زمانی کوردی زانی. دەربارەی
پێوەرە ئینسانیەکان، پێوەرە مێژوویەکانی علاقاتی پەیوەندی کۆمەڵایەتی، پەیوەندی ئاینەکان لێرە دایمەن هەوڵی دەیە ژیان دۆستی پێکەوە ژیانی دروست کاتن. ئەدای شێر لە ساڵا 1902 لە کەرکووک ڕۆلێکێ مەزن گێڕا بۆ خەڵکێ دەڤەرێ دبیاوێ ڕۆشنبیری و هوشیارکردنا خەلکیدا. لە ساڵا 1970 بڕێیا دیاربەکر و ئۆرفە و حەلەب و بەیروت ئەچید بەرەف ئەوڕۆپا. خاستن کەسایەتێکی ئاوا چەندی زمانان فێر ببی و دەربارەی وڵاتانی دی سەردانەکا و ئەو هەموو وڵاتەی دیتیا لە ئەوڕوپا و لێرە و لە ناوچەی واتە تێکراوی یەک کۆمەر مشتەمەعی جیاجیا بووە، یەک کۆمەر کەلتوری جیاجیا بووە. لە هەموو جیانیش ئەو قۆناغە تاریخیە مێژوویە کە تێدا بووینە شارەزای بووە. گوندانە هەموو هەژار و لێ قەوماو بوون، فەقیر بوون، بۆیە بڕیاریدا گەشتەکە بکە بۆ ئەوڕۆپای حتا بتوانی چەند پارە و پول پێیاکە، بتوانی چەند ئەو زانست و شتێ هەیە لەوێ بڵاوی کاتەوە هەتا ئەوڕۆپا و دەوڵەتی عالەم بزانن کە جێگایەک هەیە و مەسیحی تێدایە و فەقیرن. ئەو دەما ئەدای شێر ئەچید بۆ ئەوڕۆپا سەردانا جihên پیرۆز دکەت لە ڕۆما. دیڤدا دەست هاوێژیتە نوویسینا هێند پەرتوکێن پڕبەها و گرنگ. ئەمەش وەکو خەڵکی شەقلاوە زۆر یعنی سەر بڵندین بەم کە لە پیاواکەوە ژیانی خۆی بۆ خزمەتکردنی گەل و نیشتیمان بۆ خزمەتکردنی کورد و کوردستانی خۆی تەرخان کردووە. لە تورکیا چایی بە سوڵتان عەبدولمەحەمید کرد و بچووە ڕۆما. لە ڕۆما چایی بە قداسەتی پاپا پیۆسی دەی کرد، لەوێ زیارەتی چەند مەزارگەی و کەنیسەی ڕۆما کرد، لەوێ لە ڕۆما چووە پاریس. واتاوە هەمووی وانە و دەرز بەلەوی لۆ ئەوەی بتانی ڕێی ئەو وانانەی کە لە مێژوو فێر بووە، لە لێکۆڵینەوە فێری بووە، پێشکەش بە ئینسانیەت و مرۆڤایەتی بووە، پێشکەش بە میلەتی خۆشی بکاتن. لەبەر هەندێ زۆر گرنگە یەک وەکو مەتران ئەدای شێر بایەخی پێ بدرێ. جارێکدن ئەدای شێر لە ئەوڕۆپا ڤەدگەڕێت بۆ کوردستانێ و دەست بە چاڵاکیên خۆیان زانستی و ڕۆشنبیری و نوویسینا پەرتوک و گۆڤاران دکات. کە کرایتە لێپرسراوە لە تورکیا و لێپرسراوەتی 22 گوند و 20 قەشێ هەیە و هەمووش خەژار و لێ قەوما من حەزی لەوەیە خزمەت بکە. فعلەن خزمەتیشی کردێ چونکە لەوێ پەرتوخانەی زۆر گەورەی هەبوو لە سەعرت لە نەسیبین. لەو پەرتوخانەی باشترین کتاب و موئەلەفاتی هەبوو. ئەدای شێر هەر لە زاروکینیاخۆ هەتا دووماهی کاژیە خوا شەیدای خوێندن و ئەدەب و فەلسەفە و مێژوو و خوداناسیە بوو. ئەدای شێر ڕۆشنبیرێکی زۆر مەزن بوو، ڕۆشنبیرێکی مرۆڤایەتی بوو، زانا بووە، زۆر شارەزا بووە لە هەموو بوارێک کە ئەو لە فەلسەفە و لاهوت و عەلمانەی خوێنبی تەبەن ئینسانێکی ڕۆشنبیر و وێ. هەموو دەما ئەدای شێر سەردانا پەرتوکخانا دکرد لە جih و دەڤەرێن جودا لەوڕا وەک ئینسکلۆپیدیایە مێژووی ئەتهات نیاسین لە سەردەمێ خوا. کەلتورەکانی زیندوو ڕابژێرە. ئەمن حەزمە کرد ئێستا کتێبی هەبان و براو کراباوە لە مەکتەبە و پەرتوخانەکان لۆ ئەوەی چونکە ئینساندا هەمیشە ئەبی دەرس لە مێژوو وەربگری، دەرس لە مێژوو بیر و کەلتوری ئەو پیاوە مەزنانە وەربگریتن کە سوودیان بە مرۆڤایەتی گەیاندیا، کە سوودیان بە ڕەوتی پێکەوە ژیان گەیاندێ لە وڵاتانە بە تایبەتی لە وڵاتی خۆمان. بەڵێ بەخۆی ئاوات خواست بوو کە ئیش لەسەر کورد و کوردستان و ئیش لەم ناوچەیە بکاتن. بۆیە
هەڵدەبێژێردرێ بۆ مەترانی سعرەت لە تورکیا کە دەستەوێ زیاتر مەجای خوێندنەوە و زیاتر مەجای پێداچوونەوە زیاتر یعنی مەجای بۆی دروست دەبێت تاکو و گرنگی زیاتر بدا بە مێژووی ئەم ناوچەیە. بەرهەمەکانی 27 شت ماوە هەمەی تەبان وەختی خۆی بڵاو کرایەوە لە زرائیدی مەشرقی بەیروتی و زرائیدی کە چووە پاریس لەوێشی هەمووی بڵاو کردەوە. ئەوەی ماوە ئێستا ئەمە لە بەدەستمانە کتابەکەیە کەلدە و ئاشور باسی قەومیەتی کەلدە و ئاشەر و کە جوغرافیەکەی باسی قەشەکان و شەهیدەکان دەکەن. ئەدای شێر خۆدی چەندین بەرهەمین جوان و قەشەنگە وەک پەرتووک و بابەت ئەدبیاوێن مێژووە کورد و کوردستانێ و مێژووە کریسیانان. مەتران ئەدای شێر بەدەیاها کتێب و مقالات و ئەوە نووسوێتی لە مێژووی کورد و کوردستان لە مێژووی کەلد و ئاشووری لە مێژووی ئەم ناوچانەی ئەو گۆڕانکاریانەی بەسەر ئەو ناوچانە هاتووە هەمووی بە پەرتووک و بە کتاب و بە مێژوو نووسراوە و پارێزراون ئێستاش. ئەدای شێر بڵاوی زۆر هەیە تقریباً 27 بڵاو کراوەی هەیە کە چاپ کرا 5 چاپ نەکرا زۆریشی بزر بووینە طبعاً کە ئەو 27 چاپ کراوەی لەو زەمانە هەبی یعنی ئینسانشی زۆر ڕەشن بیر بووە. لە هاوینا ساڵا 1914 ئاگرێ جەنگێ جیهانیە ئەیکێ هەلگرسا شەر دناوبەرا عوسمانی و وڵاتی ڕووسدا دروست بوو بیە سەدەم کۆ خلافەتا عوسمانیان ئشناو بچیت. ئیمپراتۆرەتی عوسمانی یا خلافەتی عوسمانی خلافەتێکی یا ئیمپراتۆرەتێکی پەرگیر بووە واتە کراوە نەبووە. زۆر جار فکرەی مەزهەبی و ئاینی توندڕەویشی تێدا بووە. ئەوە وای کردیا و زۆر جار ئەوە محاولە ئینتقامی کردێتەوە لە سنەوەی کردیا دەدۆڕدرێ ئەوجە بە قین و ڕقی خۆی لە کەسانی بێدەسەڵات و لە کەسانی غەیری ئاینی خۆی دەکاتەوە بۆیە تقریبەن لە 8 ئەبرەشیە ئەمە پێی دەرێن وەکو مقاتعەیە هەمووی لە بەشیر هەموو دەکوژرێن و یەکیش لەوان مەتران ئەدای شێر لە ساڵی 1915 هەفتەی 6 کە ئەویش بەر ئەو شاڵەوە کەوێ. سوپای تورکیا شکستی هینا بەرامبەر ڕووسەکان گەڕاوە لە ڕێگای گەڕانەوەی هەر کەسی لە ڕێ دەیان دیت دەیان کوشت بە تایبەتی مەسیحیەکان. دەما جەنگی جیهانیە ئەیکێ سەرهەڵدای وی دەمی مەترسی لەسەر ژیانە مەسیحیەن ژێر دەسەڵاتە عوسمانیان سەرهەڵدا و هەزاران کەس بینە قوربانی. کە ڕووسیای قەیسەری هات گەیشتە حدودەکانی تورکیای ئێستا و گەیشتە نزیکوانێ و لەولای گەیشتە نزیک ئەستەمبۆڵێ و لێرە گەیشتە ڕەواندزێ کە ئەوە ڕوویدا پاشی کە شۆڕشی کتۆبەر ڕوویدا رووسیا کشاوە ویستی ئینتقام لەچێ وەرەگریتەوە ئینتقام لەوانەیە وەرەگریتەوە کە تەعاتفیان لەگەرەوان هەبووە ئەگە تەعاتفیشیان نەبووبی ئەرێ کەلتوری رووسیان و کەلتوری مەسیحی ئەویدی یەکە تۆرەی رووسیەکان لە پێکاتەکانی دیکە ئەکاتەوە چونکە کەسایەتێکی زۆر ئەوە بوو خۆشەویست بوو لە لای کوردەکانەوە ئاغایەکی ئەو منتیقەیە بە ناوی بەدرخان زۆر هەوڵ دەدا کە وەڕزگاری بکە بەڵام لە درندە و ئەوەی هێرشی عوسمانیەکان ناتوانێت بۆیە بەر ئەم شاڵەوە دەکەوێت شەهید دەبێت. لە 15 حوزەیرانێ لە ساڵە 1915 ئەدای شێر ئشلایە عوسمانیان و ئەتهێت دەستە سەرکردن و دیڤدا ئەتهێت سێدارەدان بسەدەما چاڵاکی نوێن ڕۆشنبیری بۆ هوشیارکردنا جڤاکی کوردی. ئەدای شێر مرۆڤێکی مەزم بووە مرۆڤێکی ڕۆشنبیر بووە زمانزان بووە مرۆڤ دەست بووە پێکۆ
ئینسانشی پێکەوە حەزی لە پێکەوە ژیان بووە، حەزی لە فەقیرەکان و هەژارەکان بووە. فعلەن ئەوەی لە دەستیان هات بوو کردیان. لە یەکێک لەوان ئەدای شێر کە باشترین ئینسان و باشترین مرۆڤ بۆ شەهید کرا. بێگومان لە دەستدانی و زۆر کەسایەتیانە کوژانەوەی مومێکی پرشنگدارە لە ژیانی پێکەوە ژیان، لە ڕۆشنبیری، لە کەلتوری ئاشتی خوازی، ژیان دۆستی.